سەرەڕای کۆتایی هاتنی جەنگی 12 ڕۆژەی نێوان ئێران و قەوارەی زایۆنی، زۆرێک لە شرۆڤەکاران لەو باوەڕەدان جەنگی 12 ڕۆژە تەنیا سەرەتای قۆناغێکی نوێی ململانەی ڕاستەوخۆی نێوان هەردوو لابووە و ململانەکە هێشتا بەردەوامە و ئەگەری هەڵگیرسانەوەی جەنگێکی خوێناویتر لە ئارادایە. جیۆرا ئایلاند، ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نیشتیمانی قەوارەی زایۆنی، پێی وایە جەنگی داهاتوو لەگەڵ ئێران بە دڵنیاییەوە ڕوودەدات. هەروەها دەشڵێت ئامانجی سەرەکی قەوارەی زایۆنی لە ئۆپەراسیۆنی شێری بەرز بووەوە کە بە پشتیوانی ئەمریکا ئەنجامدرا بریتی بوو لە لەناوبردنی ژێرخانی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران، بە تایبەتی پیتاندنی یۆرانیۆم و کوشتنی زانە ئەتۆمیەکان، بەڵام هێشتا ئامانجی دیکە ماون. بەپێی بۆچوونی شرۆڤەکارانی سیاسی، قەوارەی زایۆنی دەیەوێت بە لاوازکردنی ڕۆڵی ئێرانی ڕکابەری استراتیژێکی نوێ پیادە بکات کە تێیدا نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووبارە بە جۆرێکدا بڕێژێتەوە کە خۆی ببێتە هێزی باڵادەست و سەرکوتکەری گەل و وڵاتانی ناوچەکە، کە ئەو استراتیژیەی لە ڕێگەی وشکردنی سەرچاوە داراییەکانی گروپە هاوپەیمانەکانی ئێران و چەکداماڵینیانەوە دەستی پێکردووە و دەیەوێت بە جەنگ لەگەڵ ئێران کۆتایی پێبێنێت. لە بەرامبەردا ئێران جەخت لەسەر 3 خاڵی سەرەکی دەکاتەوە کە بریتیە لە پاراستنی مانەوەی خۆی و هەروەها بەردەوامیدان بە بەرنامە ئەتۆمیەکەی وەک هێزێکی ڕێگر و لەگەڵ ئەوەشدا پەرەپێدانی توانای موشەکە بالیستیەکانی. کەمال خەرازی، ڕاوێژکاری ڕێبەری ئێران، ڕایگەاندووە ئەگەر هەڕەشەیەکی وجودی دروست بێت، ئێران بیر و باوەڕی ئەتۆمی خۆی دەگۆڕێت کە ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەگەری دروستکردنی چەکی ئەتۆمی. لەگەڵەوەشدا سەرکردەکانی ئێران چەندین جار ڕایان گەیاندووە بابەتی ئەتۆمی بۆ ئێران سنووردارە، بەڵام چەند پێمان بکرێت توانای موشەکیەکانمان بەرز دەکەینەوە و ئەوەی دووەمیان قابلی گفتوگۆ نییە. بە بڕوای شرۆڤەکاران، ئێران ئێستا لە نێوان دوو بەرداشتدایە، لەلایەک هەڕەشەکانی قەوارەی زایۆنی و لەلایەکی تریشەوە فشاری وڵاتانی ئەوروپا بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی. تاران دەترسێت هەر سازشێک بکات ببێتە هۆی فشاری زیاتر و لە کۆتاییدا هەوڵی گۆڕینی حکومەتەکەی بدرێت، هەروەک ئەوەی لە عێراق ڕوویدا. زۆربەی شرۆڤەکاران وەک تریتا پارسی پێیان وایە جەنگی داهاتوو لە نێوان ئێران و قەوارەی زایۆنی لەوانەیە پێش کۆتایی ئەم ساڵ ڕوو بدات و زۆر خوێناویتر دەبێت. بە بڕوای ئەو، ئێران هەرچەندە لاوازتر بووە بەڵام هێشتا مەترسیدارە. لە کاتێکدا قەوارەی زایۆنی سوورە لەسەرەوەی نابێت دەرفەت بە ئێران بدرێت بۆ هەستانەوە. ئەمەش هەردوو وڵات دەخاتە سەر ڕێڕەوی جەنگێکی حەتمی و ناوچەکە ڕوبەڕووی پێکدادانێکی نوێ دەکاتەوە کە لەوانەیە خوێناویتر و بەرفراوانتر بێت لە جەنگی ڕابردوویان کە 12 ڕۆژی خایاند.